سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی شاخەوانانی نیشتیمانپەروەری کوردستان لە سەردەشت. ئاگرگرتنی تانکەرێکی دیکەی سوتەمەنی لە جادەی مەریوان بۆ سنا. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالس لە ناوچەی پارسی جنوبی. بەیانیەی ڕێکخراوە مەدەنی و سیاسیەکان بۆ ئازادی بەندکراوانی سیاسی ژن. ئاماری مەترسیداری هەژاری لە ئێران و تێپەڕینی بەهای دۆلار لە سنووری 6,000 تمەن لە ئێران. درێژەی هەواڵەکان. بەرزڕاگرتنی یادی بارزان حەسەنزادە لە شاری مەهاباد. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە خەڵکی ئازادیخوازی مەهاباد و دایکانی ئاشتی سەردانی بنەماڵەی بارزان حەسەنزادەیان کرد لە شاری مەهاباد و لە مەراسمی پرسە و سەرخۆشیەکەی بەشدار بوون. بارزان حەسەنزادە ناسراو بە تۆڵهەڵدان قەندیل ئەندامی شۆڕای هاوەهەنگی کە جەرە سەر بە پارتی کرێکارانی کوردستان هەسراو بە پەکەکە ڕۆژی 26 خەرمانان لە هێرشی ئاسمانی ئەرتەشی تورکیا بۆ سەربەرزایەکانی شاری پێنجوێن لە هەرێمی کوردستان گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو کە بە فەرمی میدیاکانی پەکەکە هەواڵی شەیدبوونی ئەو گەریلایان بڵاو کردەوە، خەڵکی خۆڕاگر و شۆڕژگێڕی مەهاباد لە ماڵی ئەو گیان بەخت کردووە کۆبوونەوە و ڕێزگیان لە بیرەوەریەکانی گرت. ڕێزگرتن لە یادی شاخەوانانی نیشتیمانپەروەری کوردستان لە سەردەشت. ڕۆژی هەینی 11 ڕەشەمە شاخەوانانی سەردەشت لە چالاکیەکدا بەسەر یەکێک لە چیاکانی ئەو شارە سەرکەوتن و یادی هەموو شاخەوانانی گیان بەخت کردووی کوردستانیان بەرز نرخاند. شاخەوانانی سەردەشت لەو چالاکیەدا ڕێزیان لە یادی شاخەوانانی نیشتیمانپەروەری سەردەشت کەریم معروفزادە گرت و هاوکات یادی سێ شاخەوانی کۆچ کردوو لە داوێنی چیای ڕەندۆڵای نەغەدە و خاتوو ئاگرین لوتفی خەڵکی سنە و سەید کەماڵ حسێنی خەڵکی مەریوانیان بەرز نرخاند. شایانی باسە کە کەریم معروفزادە شاخەوانی خۆشەویست و خاوەنڕێزی خەڵکی سەردەشت ڕۆژی 11 ڕەشەمە لە کاتی بڕینی لوتکەی تووچاڵی تاران لەگەڵ هاوڕەکانی بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستە. ئاگرگرتنی تانکەرێکی دیکە سوتەمەنی لە جادەی مەریوان بۆ سنە. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە تانکەرێکی هەڵگری سوتەمەنی لە سێڕیانی سنە مەریوان وەرگەڕا و ئاوری گرت. لە ئاکامی ڕووداوەدا شۆفێری تانکەرەکە لە نێو ئاگردا سووتە. وێڕایەوەی کە جادەی سنە بۆ مەریوان جادەیەکی ترانزیتیە، بەڵام ماوەی 30 ساڵە ڕژیمی گەندەڵ و سەرکوتگەری ئیسلامی بەڵێنی بە ئۆتۆبانکردنی و میحوەرەی داوە و هیچ کات پرۆژەکەی جێبەجێ نەکردووە. نەبوونی ئیمەنی جادەیی، قەرەباڵغبوونی جادەکە، نەبوونی پردوو ژێرگوزەر لە سێڕیانی جادەی مەریوان، هەبوونی پێچینەوە دەرەجە و ئۆتۆمبیلی ناستاندارد، هەموو هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ لەو میحوەرەیە. ناڕەزایەتی پەرستەران و کادری دەرمان لە مەشهەد. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی مەشهەد لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. پەرستەران و کادری دەرمانی ئێران خوازیاری چوونەسەرەوەی ئاستیاقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، زیادکردنی تعرفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکان، دامەزراندنی پەرستاری نوێ و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان بوو. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالس لە ناوچەی پارسی جنوبی. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە کرێکارانی ئەرکانسالسی شاغڵ لە پاڵاوگەکانی 6 تا 12 ناوچەی پارسی جنوبی لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکانسالس و پەیمانکاری شاغڵ لە ناوچەی پارسی جنوبی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەقدەست بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، گۆڕانی دۆخی پیشەیی، وەلانانی جیاوازی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، گەڕانەوەی هاوکارە تعلیقکراوەکانیان بۆ سەرکار، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشوودام. ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان ڕۆژی شەممە 12 ڕەشەمە لە ناڕەزایەتی بە بایەغ نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە.
پێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەقدەست، وەلانانی یاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی و بڕەپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر هەڵدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، وەلانانی جیاوازی و کۆتایهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانەنشینی بوو. یان لە دەستدانی ژنێکی کارتۆنخەو لە گەرمانخانەیەکی تاران. ڕۆژی پێنجشەممە دەی ڕەشەمە ژنێکی کارتۆنخەو لە یەکێک لە گەرمخانەکانی تاران بەهۆی سەرمابردوویەوە یانی لە دەستە. ژنێکی کارتۆنخەوی تەمەن 30 ساڵی خەڵکی تاران لە یەکێک لە گەرمخانەکانی نزیک کەڵانتەری سەعیدی بەهۆی سەرمابردوویەوە گیانی لە دەستاوە. ئەوە لە حاڵێکدایە کە گەرماخانە بۆ ئەوە ساز بووە کە کارتۆنخەوەکان ناچار نەبن لە سەرمای زستاندا لەسەر شەقام بخەون. بەوتە یەکێک لە برپرسانی کۆماری ئیسلامی تەنیا لە شاری تاران نزیک بە 30,000 کارتۆنخەو هەن کە پێویستیان بە یارمەتی و شوێنی مانەوە هەیە. راپۆرتی جاوید ڕەحمان لەسەر پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران. جاوید ڕەحمان راپۆرتێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی شەممە 12 ڕەشەمە راپۆرتی خۆی لەسەر پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا بڵاو کردەوە. بە پێی راپۆرتە بەلانی کەم 834 کەس لە ساڵی 2023 زاینیدا لە ئێران ئیعدام کراون کە بە نیسبەت ساڵی 2022 کە 582 کەس بووە 43% بەرز بووەتەوە. لەسەر شوێنکردنی ئیجباری و لە سێدارەدانی بەپەلە و خۆسەرانەی بەندکراوانی سیاسی و منداڵان لە ساڵەکانی 1360 تا 367 یاتاوی هیچ کات بابەتی توێژینەوە و لێکۆڵینەوەی بەرپرسانی قەزای کۆماری ئیسلامی نەبووە و هێشتا هیچ ساوەنبارێک لەسەر و جەنایەتانە مەحکوم نەکراوە. بەیانەی ڕێکخراوە مەدەنی و سیاسیەکان بۆ ئازادی بەندکراوانی سیاسی ژن. بە پێی راپۆرتەکان 24 ڕێکخراوەی سیاسی و ئەنجومەنی مافی مرۆڤ لەگەڵ نزیکبوونەوە بە ڕۆژی 8 مارس ڕۆژێ جیهانی ژن لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی خێرا و بێشەرت و مەرجی هەموو بەندکراوانی سیاسی ژن بوون. لەو بەیاننامەیەدا ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان وێڕای پیرۆزبایی 113هەمین ڕۆژی جیهانی ژن خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی هەموو بەندکراوانی سیاسی ژن لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بوون. ئەو بەیاننامە لەلایەن کارزاری مافی مرۆڤ ئێران کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، ناوەندی مافی مرۆڤ بۆ هەموو ئێران، ئەنجومەنی کۆماری خوازانی ئەڵمان و هۆلاند، جەمیعەتی ئێرانی مافی مرۆڤ لە باکوور و باشووری کالیفۆرنیا، کانونی مافی مرۆڤی کوردستان، کۆمیتەی دژە سەرکوتی شارۆمەندانی ئێرانی لە پاریس و دایکانی ئاشتیەوە واژۆ کراوە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە سەرەڕای ئاماژەدان بە خەباتی ژنان لە شۆڕشی ژن ژیان ئازادی و ڕێزگرتن بە تێکۆشان ڕایانگەیاند. بە هەموو سەرکوت و گوشاری ڕژیم ئیسلامی دەنگی ئازادی خوازی و بەرابەری تەڵەبی ژنان و کچانی ئێرانی لە نێو کۆمەڵگای جیهانیدا دەنگی داوەتەوە و ژنانی جیهان بۆ پشتیوانی لەو بجووتنەوە هاتوونەتە سەرخەت. ئاماری مەترسیداری هەژاری لە ئێران. ئاماری ڕێکخراوەکانی نێوخۆی وڵات دەریان خستووە کە لە ساڵی 2018 زاینیەوە تا بە ئەمڕۆ ئاماری هەژاری لە ئێران بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. ساڵی 2018 زاینی بانکی جیهانی ڕایگەیاند نیو لە سەدی کۆمەڵگای ئێران واتە 420,000 کەس بە تەواوی لە ژێر هێڵی هەژاریدان و داهاتی ڕۆژانەیان کەمتر لە $1.09. هەروەها بە پێی راپۆرتی ناوەندی توێژینەوەکانی مەجلیسی کۆماری ئیسلامی لە ساڵی 97 هەتاوی لە نێوان 23 تا 40% جەمعیەتی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا. ئەو ئامارە لە ساڵی 99 هەتاوی و لەگەڵ دابەزینی بێسابقەی بەهای دراوی ملی بۆ 60% زیادی کردووە. ئەوە لە حاڵێکدایە کە هێڵی هەژاری لە ئێران لە 24 گەلاوێژی 1401دا 20 ملیۆن تمەن دیاری کراوە کە ئەو ڕێژەیە لە ساڵی 1402دا بۆ 25 ملیۆن تمەن هەڵکشاوە. تێپەڕینی بەهای دۆلار لە سنووری 60,000 تمەن لە ئێران. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە نرخی دۆلار لە بازاڕەکانی ئێراندا بە 60,000 تمەن مامەڵەی پێوەکرا. یەک ڕۆژ بە دوای شانۆی هەڵبژاردنەکانی مەجلیسی شۆڕای ئیسلامی و خۆبرەکانی ڕێبەری هەروەها بایکۆتکردنی لەلایەن کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە نرخی دۆلار سنووری 60,000 تمەنی تێپەڕ کرد و ناکارامەیی بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخی ئابووری ئاشکراتر بوو.
بە پێی زانیاریەکان هەر یۆرۆ لە بازاڕەکان ئێراندا بە 65,000 و هەر پۆندی بەریتانیا بە 75,000 مامەڵی پێوەکراوە. بە دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی خەڵکی ئیسرائیل لە ئاسدۆخی خراپی خەڵکی غەزە. ڕۆژی شەمە 12 ڕەشەمە هەزاران شارۆمەندی ئیسرائیلی دژبەری شەڕ لە تەل‌ئاڤیڤ کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و کۆتایی هێنان بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین بوون. بەشداربووانی ئەو ناڕەزایەتیە بە بەدەستەوەگرتنی کیسەی ئارد ئاماژیان بە قەیرانی خۆراک لە غەزە کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ و گەڕانەوەی هەموو خەڵکی غەزە بۆ ماڵەکانیان بوون. لە ڕۆژانی ڕابردوودا ئەرتەشی ئیسرائیل هێرش کردە سەر خەڵکانێک کە بۆ وەرگرتنی یارمەتی مرۆیی هاتبوون و 115 کەسیان کوشت و 800 کەسی دیکەیان بریندار کرد. ئەو ڕووداوە دەنگدانەوەی زۆری لە کۆمەلگای جیهانی بە دوای خۆی داهێنا و ئاستی نەفرەت و تووڕەی لە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد. شایانی باسە کە ڕۆژی شەمە ئەرتەشی ئیسرائیل هێرشی کردە سەر ئۆتۆمبیلێک لە باشووری لوبنان و 3 فەرماندەی ئەمنیەتیە و گروپەی کوشت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لای.